دامەزراوەکانی ڕاگەیاندن هێزێکی کاریگەریان هەیە لەسەر دروستکردنی ڕایگشتی و بینیمان ئەوڕۆکە لێرەمە گردبووینەوە لە بۆ یادکردنەوەی 30 ساڵی کۆچڕەوی 91 زووم و لێنزی کامیرەکان بوو بە حەقیقەت توانیان ئەو کارە ساتێک کە بەسەر خەڵکی کوردستان داهات و بگەینە جیهانی دەرەوە. بۆیە کاریگەری میدیا دەبێت بە هەند وەربگیرێ و ڕێکخراوەک یا دامەزراوەکی وەکو ئەنەدۆڵ کە 101 ساڵی خۆی یاد دەکاتەوە لە ڕابردوو لە ئێستا و هیوادارین لە داهاتیش لەسەر هەمان نەمەت لە ڕووی ڕاستگۆیی گواستنەوەی هەواڵ بە شێوەیەکی بابەتیانە بکاتن و دەستخۆشیان لێ دەکەین، پیرۆزباییان لێ دەکەین و هەبوونیشیان لە هەرێمی کوردستان و بڵاوکردنەوەی راپۆرتەکانیان بە چەندین زمانی زیندوی جیهانی و بگرە بە زمانی کوردیش جێگای دەستخۆشی و پێزانینە بە هیوای سەرکەوتنێکی بەردەوام و سوپاس و پێزانیشمان هەیە لە بۆ هەبوونی ئەو دەستگایە لە هەرێمی کوردستان.